Denn schlichtweg mit der Kraft des Schwertes und mit Glück, da unterwirft der Mensch sich einfach dieser Erde. Doch über Gottes Weisheit wundere ich mich, denn dass in dieser weiten Welt allein die Kurden جیروکا ستیو تاجدینه به هلبست دمموزینا خانی دهاتی و بزمان آلمانی دخوینن. Sehr gut ausgebildeter Mann. او ظلام دنگ خوش جیروک بیجه که جهاتی و پورویس بی خودی ورگیران آلمانی یا مموزینا خانیه. ئەمڕۆ ئەم چیرۆکی مەموزینی ئەحمەدی خانی کە بڵاویەکەمەوە سەرلووتکەی یەکێکە لە کارە گرنگەکان ئەمەوێ بە دنیای بگەێنم کە چۆن ئەڵمان شیلەر و گوێتەی هەیە کە چۆن ئینگلیس شەکسپیری هەیە کە چۆن فارس فیردەوسی و سەعدی و حافزی هەیە کورد خاوەنی ئەحمەدی خانیە. هر چند بری مموزین به انگلیزی هاتیه بلاف کرن لی فریاد عمر لگل ورگیره امریکی او بو انگلیزی جی ورگیره و بلاف کریه و هف پار ورگیره انگلیزیه مموزین به ادبیات جهانی دزانید. بۆ من ئەدەبیاتی جیهانیە و دەگاتە هەموو کەسێک ئەمە تیراژێکی بچووکە بەڵام پێم وایە پەرتووکێکی نایابە. غەمخاری دەکرد لەمە یەتیمان دیئینانە دەرێژ دەست لە ئیمان. زمانزان باشوری و سورانی آخف خانی کرمانجی آخف ورگیره آلمانی و او دخوازه ملای جزیری جی به آلمانی بلاف بکه. بەلامەوە گرنگە مەلای جزیری و زۆر بەلامەوە گرنگە نووری شێخ ساڵحیش وەربژێڕم بە ئەڵمانی و بڵاوی بکەمەوە. ورگیر انگلیزی یه ازمونه که زیدتری 40 سالان هیا مموزینا خانی بانکا دولت بونا کردان دکر بیک جسه بر همین هری گرنگ ینوی ورگیرای ددانید. یەکەم شت حەزم لە شعرەکەیە بۆ من شعر وەکو هەنگوینی بابەتەکەی لە پیشەی وەرگێڕاندا کاتێک ئەو وەرکە بە من سپێردرا و خوێندمەوە بەلامەوە زۆر خۆش بوو پەرەم پێدا بەڵام زۆرجار لە وەرگێڕانی هەڵبەستدا وانییە هەروها بۆ من بەشێکی بچووکی هاوسۆزیە لەگەڵ کورددا. ئەحمەدی خانی ئەس ein wunderbarer literarischer Mensch. فریاد فاضل عمر جسال دور و دریج و فرهنگین به زمان کردی و آلمانی درست کرنه و او دو بیجه ورگیران نهاین ادبیات کردی و آلمانی دهنک کرن بنگهن همویان او فرهنگین وینه. پێش هەموو شتێ بێەوە بزانی ئەم بابەتانی کە تۆ باسی ئەەکەی لە ساڵانی دواییە دەستی پێکردووە لە ڕێگای بزمانی ئەڵمانی لە ڕێگای فەرهەنگەکانی منەوە دەستی پێکردووە. ئەگەر فەرهەنگی کرمانجیم لە ساڵی 1992دا بڵاو نەکردایەتەوە گەلێک کاری کە بە کرمانجی کراوە بە ئەڵمانی توانای ئەوە نەئەبوو بکرێ بە ئەڵمانی. سۆرانی کە تۆ ئەگەر باسی ڕۆمانێکی کوردی بکەی کە ئێستا کراوە بە ئەڵمانی و بڵاو کراوەتەوە ئەگەر فەرهەنگەکەی ئێمە نەبووایە نەیانەتوانی وەریبجێڕن. وێنەی کوردان دنافرایە گشتیە ئەڵمانیادا هینجی گرێدای بندەستی و پارچە بوونەیە. و لوی داویه جی وکه شرکر و شروان باش ده ناس کرن. بر همین کردان ین ادبیات یان جین دبیا و فکری و روشنبیری دا لعلمانیا نلگوری هجمارا وان کردان این وی ولاتی دجین. لده هر دو آستن هنر شواکاری و موزیک دا کردان کاری زیادتر جی خو دناف ولات روشاوا دا ببینن. زناشین و روداو برلین